ئازادی ڕادەربڕین لە هەموو بەشەکانە هەیە، بەڵام بە پێی توانە و ئیرادەی کەسەکان کەوتووە کە ڕای خۆیان چۆن دەرەبڕن، کە چۆن بە بیوێریەوە بە ئیرادەوە بە باوەڕیەوە چۆن ڕای ئازادەکان دەرئەبڕن. ئازادی دەربڕین لە هەموو شوێنەکان خەڵک ئازادە، بەڵام لە شوێنە حیزبیەکان بە تایبەتی ئەوانەی کە موڵکی حیزبیەکەن یان موڵکی کۆمەڵە خەڵکانێکن، ئەوانە ناتوانن ڕای ڕادەربڕینی ئازاد دەربڕن. بۆچی؟ نمونەمان زۆرە، ئێمە ژنمان هەیە لە ناو پەرلەمانە هەمانە، لە ناو حیزبە سیاسیەکانە هەمانە، ئەم ژنانە ناتوانن بەبێ حیزبەکەیان بەبێ سەر و خۆیانەوە ناتوانن هەموو ڕایەکی خۆیان ئازادانە دەربڕن. ئەوانە ئەکەوێتە قاڵبێکی سیاسیەوە، لە ناو قاڵبی سیاسیە ئەتوانن ڕای خۆیانان دەربڕن، بەڵام وەکو ژنێکی ئازاد سەربەخۆ ناتوانن. ئەو ژنانە ئەتوانن ڕای خۆیان دەربڕن بە ئازادی کە سەربەخۆن، کە ڕایەکی ئازادیان هەیە، کە تێکۆشانێکی ئازاد بەڕێوا بن، کە فکرێکی ئازادیان هەیە. ئەو کەسانە هەمیشە ئەتوانن ڕای ئازاد بە ڕای خۆیان دەربڕن. هیچ کەسێکی تر ناتوانێت ئەمریان پێ بکات لەسەر و خۆیانەوە. وەکو پێشتر پێم وتی، مرۆڤەکان ئەکەوێتەوە سەر خۆیان، کە ئەوانەی لە ناو میدیاکانیشا کارەکەن، ئەگەر میدیایەکی سەربەخۆ بن، میدیایەکی ئازاد بن، ئەتوانن بە هەمان شێوە ڕای ئازاد دەربڕن. بەڵام ئەگەر میدیایەک بن، سەر بەلایەنێک بن، لە چوارچێوەی لایەنەکەی خۆیانە ئەتوانن ڕادەربڕن، ناتوانن بە ئازادانە دەربن. ئەگەر کەسێکیش سەرکێشێ بکات لە ڕایەکی ئازاد دەربڕێ، لەوانەیە ئەستەنگی بۆ بکەن، ئەستەنگیەکی قورسی بۆ بکەن، لەوانەیە بەرەنگاری تونگ و تیژی بێتەوە، بە تایبەتی ژن یان گەنجێک یان کوڕێک بەرەنگاری تونگ و تیژی بێتەوە، بەرامبەری هەڕەشە ببێتەوە، بڵێ ئەو ڕایەت بۆ دەربڕی لە چوارچێوەی میدیایەک نییە، لە چوارچێوەی میدیا حیزبیەکانە نییە، لە چوارچێوەی میدیایەکی لایەنەکانی تر نییە. بەڵام میدیایەکی ئازاد، میدیایەکی سەربەخۆ ئەتوانێ هەموو ڕایەکی خۆی دەربڕێ بە ئازادانە. چی حەق بڵێ ئەتوانێ ئەوە بڵێت.